بەرنامەی هەستێرەکانی زانکۆ وەک تەرازوویەکە و هەر زانکۆیە و دێت و ئاستی زانستی خۆی پێدەپێوێت. وەک هەمیشە باشترینەکان پێشەنگ و دەتوانن ئاستی خۆیان قۆناغ بە قۆناغ ڕابگرن. لە بەرنامەی ڕابردوو هەردوو زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی و زانکۆی هەڵەبجە بەریەکەوتن. زانکۆی ئەمریکی توانی بۆ تۆنی هەڵبژاردننی کەتەگۆریەکان بۆ خۆی ببات و بە هەڵبژاردننی کەتەگۆری زانستی دەستی پێکرد. بەڵام خێرا بڕیاردان وای لێکردن کە دەخاڵی یەکەم لەدەست بدەن. زانکۆی هەڵەبجەش سەرەتا هەوڵیدا بە دوای زانکۆی ئەمریکی بکەوێت لە هەڵبژاردننی کەتەگۆریەکان، بەڵام خێرا ڕای خۆی گۆڕی و ڕووی لە کەتەگۆریە ئەدەبیەکان کرد. ڕاستە هەڵەبجە دەکەوێتە جغرافیایەکەوە کە سەردەمانێک مەیدانی ئەدەب و هونەر بوو، بەڵام هەڵبژاردننی کەتەگۆری ئەدەبیەکان وای لە زانکۆی هەڵەبجە کرد کە خاڵێکی زۆر لەدەست بدەن. بە هەمان شێوە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بابوونی هەندێک بەختی زیاتر توانی لە زانکۆی هەڵەبجە باشتر بێت، واتە هەردووکیان نەیانتوانی ئەو ئاستەی کە چاوەڕوانیان لێ دەکرا پێشکەشی بکەن. لا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسی زانکۆی هەڵەبجە هەوڵیدا جیاوازیەکە نەهێڵێت و بە پێش زانکۆی ئەمریکی بکەوێت. بەڵام خێرایی زانکۆی ئەمریکی لە بۆتون و زیرەکی لە وەڵام وای کرد چەند هەنگاوێکی تر زانکۆی هەڵەبجە بەجێ بهێڵێت و بە کۆی 6 خاڵ بەرامبەر 45 خاڵی زانکۆی هەڵەبجە، زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی توانی پلیتی پەڕینەوە بۆ قۆناغی سێهەم بەدەست بهێنێت و ئاڵای سپی بە زانکۆی هەڵەبجە هەڵکات. ئێستاش ڕوبەڕووبوونەوەی پێنجەم لە قۆناغی دووەم دەست پێ دەکات. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. بەڕێزان خۆشەویستان، زۆر خۆشحاڵم جاریشتر بە دیداری و یازی شا دەبم. بەڕێزان، قۆناغی دووەمی ئەستێرەکانی زانکۆ دەست پێ دەکات. 12 زانکۆ بەو هێزە زانستی کە هەیەیان بوو توانیان قۆناغیەکەم تێپەڕ بکەن و لە هەمان کاتدا 12 زانکۆ بەداخەوە ماڵاوەیان لێکردین. لە هەمان کاتدا لە ئەنجامی تیر و پشک هەر 12 زانکۆ دابەش بوون بەسەر دوو گروپدا، گروپی A و گروپی B. لە قۆناغی دووەم ڕوبەڕووبوونەکان سەختتر دەبن، چونکە هەر هەنگاوێک زیاتر نزیکیان دەکاتەوە لە نازناوە مەزنەکە، ئەویش نازناوی ئەستێرەکانی زانکۆیە. بەڕێزان، ئەمڕۆژ دوو زانکۆ ململانێ دەکەن بۆ ئەوی کە بگەنە قۆناغی چارەکی پێش کۆتایی. لە گروپی A هەردوو زانکۆی هەولێری پزیشکی. ناوم مەڕوان قاسمە، تەمەنم 23 ساڵە، قوتابی قۆناغی پێنجی کۆلێژی دەرمانسازی زانکۆی هەولێری پزیشکیم. هیوادارم لە داهاتوو بم بە مامۆستای زانکۆ. ناوم عەبدولکەریم سۆفیا، تەمەنم 23 ساڵە، قوتابی کۆلێژ دەرمانسازی قۆناغی پێنجەم سەر بە زانکۆی هەولێری پزیشکی. ئاواتمێ لە دواڕۆژ دەرمانسازێکی کارام لێ دەرچێت لە بوارەکەی خۆم. ناوم هەژار سەلامە، تەمەنم 20 ساڵە، لە کۆلێژی پزیشکی گشتی لە قۆناغی سێم دەخوێنم لە زانکۆی هەولێری پزیشکی. هیوادارم لە داهاتوودا خەڵاتی نۆبڵ بەدەست بێنم. من محەممەد نەهرۆم، تەمەن 24 ساڵ، قوتابی قۆناغی شەشم لە کۆلێژی پزیشکی گشتی لە زانکۆی هەولێری پزیشکی. هیوادارم ببم بە پزیشکێکی لێ هاتووە. پاش تەوابوونی قۆناغیەکەم ڕاستەوخۆ دووبارە دەستمان کردەوە بە دووبارەم ڕاجعکردنەوە و زانیارانەی کە پێشتر خوێندوو بمانەوە و دووبارە لە سۆشیال میدیا و لە هەموو شوێنەکانیکە لە هەموو سۆرسەکان دەستمان کردەوە بە وەرگرتنی زانیاری کۆنەکانمان دووبارەم ڕاجع کردەوە، زانیاری نوێمان خستە سەر زانیارەکانیکە و پێشمان وایە لە قۆناغش لە چینە قۆناغی داهاتوو و پارێزگاری لە دەستکەوتەکەی پارساڵمان دەکەین. پاش تەوابوونی قۆناغی یەکەم دووبارە مەحلماتانێکە پێشتر وەرمان گرت و ئەپدەیتمان کردەوە و کۆمەڵێک زانیاری نوێشمان خستە سەر ئەو زانیارانێکە پێشتری هەمان بوو و زۆر باش خۆمان حاضر کردی لەو بەرنامەی دووەم. فەئینشاڵڵا قۆناغش دەبڕین و دەگەنە قۆناغی پێشکۆتایی. بۆ قۆناغی دووەم بە خوێندنەوەی زیاتر و بە ڕیسێرچکردنی زیاتر خۆمان ئەمەدە کردو بۆم قۆناغا و هەروە هیوادارین لەم قۆناغش سەرکەوتوو بین و وەکو پار نازناوەکە بەدەست بێنین. لە دوای تەوابوونی قۆناغیەکەم بە هەڵەکانماندا هاتینەوە و زانیارەکانمان باشتر کرد و ئەمجارە لە ئامادە باشێکی چاترین و انشاءالله سەرکەوتن هەر بۆ خۆمان. دوای سەرکەوتنمان لە قۆناغی یەکەم بۆ قۆناغی دووەم
تیمەکەم ئاگادار کردەوە کە خۆیان ئەپدەیت بکەنەوە بۆ زانیاری نوێ و هەروەها بتوانن سەرچاوی زیاتر و سەرچاوی نوێتر بەکاربێنن بۆ ئەوی خۆیان دەوڵەمەندتر بکەن بە زانیاری شتی. و زانکۆی بەیان. من نام عمر محمد هاتمانم 28 ساڵە قوتابیم لە زانکۆی بەیان لە بەشی ژمێریاری قۆناغی سێ ئومێدەوارم لە داهاتوودا بم بە مامۆستای زانکۆ. من سیداد مشیر تەمەنم 22 ساڵە قوتابیم لە زانکۆی بەیان بەشی کارجێڕی کار قۆناغی چوار ئومێدەوارم لە داهاتوودا بم بە مامۆستای زانکۆ. من زانیار شێرزاد عەلی تەمەن 19 ساڵم لە قۆناغی یەکی بەشی زمانی ئینگلیزی دەخوێنم لە زانکۆی بەیان ئاواتم بووم بە وەرجێڕێکی ناوازەیە لە داهاتوودا. من ڕێباز سەعید تەمەنم 24 ساڵ قۆناغی دوی ژمێریاری لە زانکۆی بەیان هیوادارم لە داهاتوودا بم بە ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی. بۆ قۆناغی دووەم بە شێوەیەکی باش خۆمان ئامادە کردووە و پێشبینیم ئەوەیە سەرکەوتن بەدەستبێنین. تەبان بردنەوە دۆڕاند و ئۆپشنی کراوە بەرامبەر هەردوو زانکۆکاندا، بەڵام لەو قۆناغەدا بە شێوەیەکی بەرچاو بە شێوەیەکی پڕزانست و پەرزانیاری خۆمان ئامادە کردەوە بە هاتوین بۆ ئێرکوانە و ئومێدەواریی سەر بکەوین بۆ قۆناغی داهاتوو. بۆ قۆناغی دووەم ئەلحەمدوللا زۆر باش خۆمان ئامادە کردێ لەگەر هاوڕێیانی خۆشەویست و پێشبینیش دەکەین کەوا سەرکەوتن بەدەست بێت. بۆ قۆناغی دووەم بە شێوەیەکی زۆر باشتر و چاکتر خۆمان ئامادە کردووە و بە تەواوی ئینفۆرمێشنەکانمانەوە بە تەواوی زانیاریەکانمانەوە خۆمان ئامادە کردووە و ئینشاڵڵە پێشبینی سەرکەوتن دەکەین، ئینشاڵڵە سەرکەوتن هەر بۆ خۆمانە. وەک گوتم ئەم دوو زانکۆیە ململانێ دەکەن بۆ ئەوەی کە بگەنە قۆناغی چارەکی پێش کۆتایی. ئێوەش دەزانن و زانکۆکانیش دەزانن کە پرسیارێکی خێرا دەکەین و بەنامەکەمان دەست پێ دەکات. ئامادەنیەوە؟ پرسیارەکە دەڵێت ئەو هونەرمەندە بەناوبانگە یۆنانیە کێ بوو کە بۆ پشتگیریکردنی گەلی کورد میوزیکی داناوە؟ زانکۆی هەولێری پزیشکی. یانی زۆر ڕاستە، زانکۆی هەولێری پزیشکی یانی هونەرمەندی یۆنانی بۆ پشتگیریکردنی گەلی کورد میوزیکێکی داناوە و ئێوەش وەڵامەکەتان ڕاست بوو. ئێستا مافی ئەوتان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. تەندروستی ئیشەکەی خۆتان. ئەی یاخود بی ئەی ئێسکی مرۆڤ کام لەم توخمانەی تێدا نییە؟ ئەی کالیسیۆم، بی کاربۆن، سی فسفۆر، دی ئۆکسجین. سی چرگەدانێ. دی ئۆکسجین. ئادەی دکتۆرەکان بۆمان شەرحکەن بزانین ئێسک بۆچی ئۆکسجینی تیان نییە و ئەو شتانی تریتیایە. تۆزی بۆمان شەرحکەن بە زانیاریمان. خۆی لە ئێسکی مرۆڤدا دوو توخممان هەیە، کالسیۆم و فۆسفۆر، ئەو باڵانسن، یعنی هەرێکە چەند زیاد کاوکەکەم دەکەن 100% هەیە بە باڵانسەکە بە بیرمان دێتەوە مینتینەنسەکە. و کاربۆنیش هەموو جسمێکی ئەندامی کاربۆنی تێدایە و مرۆڤ و دار و بەردووانە هەمووی کاربۆنی تێدا دەمێتەوە ئۆکسزینە. ئۆکسزین لە ناو ئێسکدانە. لە ناو ئێسکدانە لە ناو شتەکانی ترا هەیە. بەس کاربۆن لە ناو دار و بەردا هەیە. باشە با بزانین ئۆکسجین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاو. زانکۆی بەیان چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ تەندروستی. چی ناڵ ئەوان خێر ببین لەو کاتەگۆریە؟ بەڵێ دەرفەتیان بێ نادەین. باشە، تەندروستی تەنها بیماوە کەواتە بی.
ئەو بەکتریایانەی شێوەی گۆییان هەیە چیان پێ دەگوترێت؟ ئەی باسیلی، بی ڤیبریۆ، سی کۆکسی، دی سپیرێلا. سی چرکەتانەیە. بی ڤیبریۆ بی ڤیبریۆ. عمر زانیاریتانە بوو؟ بە هەمانجی ئەو زانیاری هەبوو؟ یا هەروەیە نایڵن سەراحەتەن وایتیکە لە بواری تەندروستی بەلای کەمی دەخالیانی بین ئەگەر ئەمەش نەزانی بەڵام ئەوە مەدەسین ئەوە وەکو نوکتەکەی لیا و کابرا دوان ویستیانی ئەدامیان بکەن لە سێدارەیان بن هیچیان وتبووی چی دەوێت بووی ئەمە دایکم بینم ئەوی تریان وتبووی تۆ چی دەوێت وتبووی ئەمە ئەوە دایکی نەبینێ ئێوە ژوای لیا و دەبای خێرێ ئیسپادێ بکەن ئێستا ئێوە لەوانەیە نەتانێش بێوان دەخاڵ دەخاڵ زیاکەن بەڵام خۆشتان دەخاڵتان لە چیزە چێگەر وەڵام کە هەڵە میێوانیە ئەبێ بە وریاییەوە کاتەگۆری کاڵ بژێرن باشە وا بزانین ڤیبریۆ وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە. زانکۆی بەیان بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست کۆکسی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. دکتۆرەکانیەوەتان زانی وەڵامە ڕاستەکە؟ زانی ئەو دەخاڵیان لە کیسی ئێوە یا و لە کیسی خۆشیان. باشە چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ زانست ئەی یاخود بی کام لەم کانزایانە لە پرۆسەی هایدرۆجینەیتکردنی زەیتەکاندا بەکاردێت؟ ئەی فسفۆر، بی نیکل، سی مس، دی ئەلمینیۆم. سی چرکەتانێ. دە شرکەتان ماوە وەڵام ئەی فسفۆر زاناریتان نەبوو؟ باشە هایدرۆجینەیتکردن چییە دەزانن لە زەیت بۆ زەیت؟ ئەزانن؟ بەڵێ چییە؟ بە ئاسانی هایدرۆژین زیاد دەکرێت ئاتۆمەکی هایدرۆژین زیاد دەکرێتە سەر زەیتەکەی. زەیتەکە چی لێت؟ واللهی ڕاستەکەی نازانم خستە بێتەوە خوێندیتمان وایە ئێچەکە هایدرۆژینەکە زیاد دەکەیە سەر زەیتەکە بەڵام لەو بڕوایم نیکل و ئەلومینیۆم یەکێک لەو دویان ئەوانە ڕاست. ئەی بۆچی فسفۆرتان بژار؟ محەممەد بە قسەی دویان نەکرد؟ تاکیدم یەکەکە لەو دوای. باشە با بزانین فسفۆر وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی هەولێری پزیشکی بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست نیکڵ نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی بەیان چ کاتەگۆریەک هەڵدەبژێن؟ مێژوو ئەی یاخود بی؟ ئەی شوێنەواری کۆنتترین زانکۆی کوردستان کە پەیوەندی لەگەڵ زانکۆی ئەزهەر هەبووە لە چ سەردەمێکدا بووە و دەکەوێتە کوێوە؟ ئەی مەدرسەی خانەقای بیارە سەردەمی میرنشینی بابان،
بی قوبەهان لە ئامێدی سەردەمی منشینی بادینە. سی مزگەوتی سوور لە مەهاباد لە سەردەمی کۆماری مەهاباد. دی شێخ مستەفا لە هەولێر سەردەمی مێنشینی سۆران. چی چرکەتانێ؟ ئەی مەدرسەی خانەقای بیارە سەردەمی مینشینی بابان. ئەی مەدرسەی خانەقای بیارە سەردەمی مێنشینی بابان. زانیاریتان هەبوو؟ زانیارەکەمان سیدا تۆزی ئاوا نەوەیەک سەیرەکە زۆر زانکۆنی ناوانە نازانم هەموو مەدرسە باشە کامیان زانکۆیە؟ سیدا کامیان زان ئەگە بە ناویە دوبی زانکۆنینە هیچیان لەوانەیە لە پرسیارەکەی ئاماژەی بە زانکۆی دەکات. لە قەدیم لەناو مەدرسەی خانەقای بیارە کە لە سەردەمی زیادین هەبووە بازهری کوردستان مەشهور بووە. ئێستا لەسەر ئەو معلوماتێکەوە ڕابتی لەگەر ئەزهری مەسردا هەبووە اختیاری ئەو بابەتەمان کرد لەبەرەوەی لە کۆنڕا مەدرسەی بیارەکەەوە لە سەردەمی شعمەری زیادین مەشهور بە ئەزهری کوردستان بۆیە ئەیمان هەڵبژارد. ئەو جارە تقریبان ڤیتۆم بەکارهینایە ئەومان نەکردی. یعنی عومەر ئەمە ڕای خۆت بەڵێ بڵێ چەسپان. ئەی ڕازیاوازەکان چی بوون؟ پرسیارەکەی هەیە ئەگەنا وەڵامەکە ڕاجیاوازەکان ئەوەی کە زۆر نێزیک بی بە زیهنی منکەوە تێگەیشتم مەدرسەی خانەقای بیارێ. باشە بەزای مەدرسەی خانەقای بیارە سەردەمی مێنشینی بابان پەیوەندی لەگەڵ ئەزهەر هەبووە؟ وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی بەیان بەداخە وەڵامەکەتان هەڵەیە. وەڵامی ڕاست قوبەهان لە ئامێدی سەردەمی نشینی بابان ئێستا شوێنەوارەکەی ماوە. حەزەکەم جارێک بچن تەماشایکەن نەک تەنها خوێندنی ئاینی خوێندنی دەرسی زانستیشی تیا بۆ وەکو بیرکاری و ئەستێرە ناسی و کە لە هەموو لایەکە قوتابی بۆی دەچوو نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵدەبژێت؟ زانست تەنها ئەی ماوە کەواتە ئەی کام لەمانەی خوارەوە بەکار دێت بۆ بەرهەمهێنانی بارانی دەست کرد؟ ئەی ئۆکسایدی مس، بی مۆنۆکسایدی کاربۆن، سی ئایۆدایتی زیو، دی نیتراتی گوگرد. سی چەکەدانێ؟ نیتراتی گوگرد لە سەفی شەشە گوگرد لە خۆی زەرەری هەیە بەس دە چرکەتان ماوە زوو وەڵامێکمان وەڵام دی نیتراتی گوگرد. دی نیتراتی گوگرد. زاناریتان نەبوو؟ لەو بڕواهێن ڕاست بی. باشە نازان چۆن بارانی دەستکرد دروست دەبێ؟ لە سەف ششکە تە بەرچامەزە نازان شکن لە نیتراتی گوگرد سنفی شەش کەی بوو؟ زۆر 5 ساڵ پێش ئێستا. بڵێ من بیرم نایە دوێنێ نیۆڕۆنان چی خواردووە با بزانین نیتراتی گۆگرد وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵە. زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان هاڵەیە. وەڵامی ڕاست ئایۆداکی زیو نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی بەیان
چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن مێژوو مێژوو لە مێژوو تەنها بیماوە کەواتە بی بەڵێ شاری دیاربەکر یەکێکە لە شارە کۆنەکانی کوردستان لە سەردەمی ڕۆمەکاندا چی پێدەگوترا ئەی ئەکباتانە بی خابوراتون سی ئامیدا دی نووزی سی چرکەتانێ دە چرکەتان ماوە بی خابوڕاتان خابوڕاتوم بی خابوراتوم دڵنیا بوون دڵنیابوونەکەمان ئەوە بۆ لەکەوتە سەر خابور لە خابور نێزیکە دوای ئیستەلاحی توم زیاتر ئیستەلاحی یۆنانی کۆنەکان کە مەسەڵەن بەکاردەهێنرا ئەوانە دیکەکەەوە ئێستا هەیە ئامادا کەلیمەکی کوردی ینی چ ڕەتی بۆ بابەتەوە نیە دیاربەکر لە خابور نزیکە نا ئێستاش ئەو ناوە بەکاردێنی لە باکووری کوردستان ئەو ناوی بەکاردێن لە خابور نزیک نییە بەس لە خابور نزیک نییە بەس ئەو ناوە بەکاردێنی ئێستا چی پێڵم بە دیاربەکر ناویی تریە ئامەد ئامەد ئەی خابوراتوم لە ئامەد نزیکە دوورە بەس باشە بابزانین کوردی زۆر دوورە لێک دەبی فەرقی زۆر باشە ئامیدا لە ئامەدەوە نزیکتر نییە بەخۆی ئامیدا بوو بێ بە ئامەد ئەگەر فەرقی زمانەکەی بکەی یۆنانی و کوردی کەلیمەکە کوردیە بەس ناوێک نراوە لە شارێ لە وڵاتێک ناوەکە گۆڕانکاری بەس باشە بابزانین خابوراتوم وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی بەیان بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ئامێدا نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن تەکنۆلۆژیا تەکنۆلۆژیا ئەی یاخود بی ئەی هەژار لە کوڕی تەکنۆلۆژیاکە ئاچێ ئەی کام لەم کلیلانەی خوارەوە بەکاردێت بۆ کردنەوەی لیستی یارمەتی لە ویندۆزدا ئەی F1 B F2 C F3 D F4 سی چرکەتانێ ئێوان دێتە تەری نازانمانەوە ئەکسایت دەبی دە چرکەتان ماوە وەڵامی ئەی F1 ئەی F1 هەژارەڵی قەت داوای یارمەتیتان نەکردووە لە ویندۆزدا چییە ئەوە هیچتان پێ نەبوو کیبۆردەکەم لەبەرچاوە بەڵام پیشانەی ئەی F2 F3 F4 ئەوانە بۆچی بەکاردێن بیرتان نیە سەرەتا نووسرا بوو کام لەم کلیلانە یەکسەر کۆنتترۆل هێڵ ماتی پێشتا کۆنتترۆل H بەس ئەویان نەبوو ئەو لیستەی سەرەوەی زۆری ژێوی ناکە باشە بە وەڵامەکە بزانین ڕاستە یاخود هەڵەیە دوایەوە پێتان لە ماوانی ترچین بزانین F1 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ
زانکۆی بەیان چ کەتەگۆریەک هەڵدەبژێرن؟ ئەدەبیات ئەدەبیات ئەی یاخود بی بی کەشتی فریشتەکان بەرهەمی کام نووسەری کووردە؟ ئەی بەختیار عەلی، بی عەتا نەهایی، سی کاروان عەبدوڵڵا، دی عەتا محەممەد. سی چرکەتانێ؟ معلومات مەسەنیە ئەی بەختیار عەلی، ئەی بەختیار عەلی، زانیاریتان نەبوو؟ وڵێ یعنی ڕێباستۆ بەختیار عەلی هەرسێکمانەوە هەرسێکتان. عومەر زۆر تەداخلی نەکرد. من معلومات مەسەنیە باشە عەتا نەهایی ئەوانە ناسن؟ بەختیارعەلی، عەتا محەممەد، کاروان عەبدوڵڵا. عەتا نەهایی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە، شاری بانە. کاروان عەبدوڵڵا نووسەر و ڕۆژنامە نووس باشووری کوردستان. عەتا محەممەد کاروان عەبدوڵڵای دەناس، نووسەر و وەرجێر و ڕۆمان نووس، ئەویش خەڵکی باشووری کوردستان. بەختیار عەلیش خەڵکی سلێمانی. سلێمانی باشە، با بزانین بەختیار عەلی وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی بەیان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستێ ناوکۆی خاڵەکانتان دەخاڵ. زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ وەرزش وەرزش ئەی یاخود بی؟ ئەی لە کام لە مۆرچانەدا بە یاریزان دەگوترێت پاجیلیست؟ ئەی بۆکسینگ، بی سۆمۆی ژاپۆنی، سی بەرزکردنەوەی قورسایی، دی گۆڕەپان و مەیدان. سی چرکەتان؟ سۆمۆ ژاپۆنیش گۆڕەپان و مەیدان بەرزکردنەوەی قورسایی. سی دی گۆڕەپان سی بەرزکردنەوەی قورسایی. سی بەرزکردنەوەی قورسایی. بۆچی بەرزکردنەوەی قورسایی هەڵبژار؟ زانیاریتان نەبوو؟ وڵی بۆکسینگ هەژار دەڵێ 100 دەونی ئەمنی سۆمۆی ژاپۆنی دەڵم 100 دەونیە. بۆکسینگ بۆکسەر یاریزانەکەی لە 30 دیمانەوە باشاریەک ناوی هەیە بۆکسینگ بۆکسەر؟ اینجا ئەوەندەی بە پێی زانیاری من وابێت ئەوانە شەوانە بێت. ئەی سۆمۆ ژاپۆنی زان کامەیە؟ بەڵێ کامەیە؟ ئەو یاریزانە قەڵەوەکانە. یاریزانە قەڵەوەکانە. ئەوەی کە تەقریبەن هیچیان لەبەرالیە. گۆڕەپان و مەیدان جێم لێ بووە بەس هەنیاز دەکەم ئەو ناوانیە بەس یان هەلیش بەشکم ئەگەر ڕازبی لە 30 دەرناتی بە 30 ئەمەلی زۆرە. ئەتلێتی پێناڵێن. باشە، بەرزکردنەوەی قورسایی بابزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان هەڵەیە بە وەڵامی ڕاست بۆکسینگە. بێژگە لە بۆکسەر پێشی دەوترێت پاجیلیست. نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی بەیان چ کاتەگۆریەک هەڵدەبژێت؟ ئەدەبیات ئەدەبیات تەنها ئەیماوە کەواتە ئەی. ڕۆمانی بەیروت کە باز لە نەهەمەتیەکانی ژیان لە شاری بەیروت دەکات لە نووسینی کام لەم نووسەرانێ؟ ئەی نەجیب مەحفوظ، بی محمود دەروێش،
سی غادە سەممان دی ئەحمەد شەوقی سی شرکەتانێ ئەحمەد محمود دەروێشەوە پیاوەکی نووسەر نییە خاتە سەمان هیرە نییە ئەحمەد شەوقیش نازانم محمد مەزای بەس لەبەری نەزی محفوظ محمد شەوقی دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم منێ بەیروت نوێیە وەڵام قدیمە نەجیب محفوظ وەڵام ئەی نەجیب محفوظ ئەی نەجیب محفوظ نەجیب محفوظ خەڵکی شوێ ێزانن وڵی بە ئەو زانیارێکەوە هەمانە محمود دەروێش پیاوەکە زیاتر لە بواری زانستەکانی ئالا کار دەکاتم کتێبی نووسراوی هەیە نەمزانی وخوا مەسەڵ ڕۆمانیا بیتن ئەوە هیچ هەو نییە بەنسبەتی ڕۆمانی بەیروتیش بەیروتی شارێکی جەدیدە قەدیمنی ئەحمەد شەوقیش قەدیمە ئەوەشمان پێ ئەوە نییە لە بینی نەجیب محفوظ و بەیروت چۆن عفوا لە بینی نەجیب محفوظ عفوا مەوەستم پێ ئەوەیە لە بینی نەجیب محفوظ و ئەحمەد شەوقی ماوین باشە نەجیب محفوظ خەڵکی شوێ خۆی والله هەر پێمە هەڵمان مژاردەوە ئیتفاقیەوە بۆی مصریە خەڵکی مەسریە خەڵاتی نۆبلی هەیە لە ئەدەبیات 1970 محمود دەروێش خەڵکی شوێیە محمود دەروێش شەر میسرە مصر فەڵەستینیە محەممەد شەوقی کوێنەریە ئەوی ژەر مصری باشە بە بزانین نەجیب محفوظ وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی بەیان بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست غادە سەممان نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەستبێنن زانکۆی هەولێری پزیشکی کاتەگۆریەک هەڵدەبژێرن باوجارە جوگرافیابی با ئەم جارە جوگرافیا بێ ئەی یاخود بی ئەی کام لەم وڵاتانە هیچ سنوورێکی دەریایی نییە ئەی بولگاریا بی ڕۆمانیا سی هەنگاریا دی ئۆکرانیا سی شرکەتانەیە هەنگاری هەیە 1970 سی هەنگاریە سی هەنگاریا بۆچی هەنگاریاتان هەڵبژات لای ئەو ڕۆژە بە سوفا لە سۆشیال میدیا شتێکی وام خیندەوەجا سنووری دەریایینی هەنگاریە ئۆکرانیا هەیتی لە هەنگاریا لە چ کیشوەرێکە لە ئەوروپا لە ئەوروپا پایتەختەکەی بۆ داپێست بۆ دابست پایتەختەکەی باشە بولگاریان ڕۆمانیا نییە بەس لە بولگاریا باشە نزیکترین دەریا چییە لێەوە نازانم دەریای ئەتلانتیکەوە بزان مدیتێرێنیان دەریای ڕەش بەحری ڕەش لێوێ نزیکە باشە خوار هەنگاریا وڵاتەکانی چییە وڵات بەخۆی هەنگاریا زۆر استراتیژیە چەند وڵاتش پێ کۆ دەبەستەوە هەڵە ئەڵمانیا و ئیتالیا و ئیسپانیا سویسرا لەوانێ لەبین سویسرا خینەوە راپۆرتەکە بەکانی بەس لەوانەیە زۆر قەت نەدای باشە با بزانین هەنگاریا وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی هەولێری فیزیکی وەڵامەکەتان ڕاستە ئۆکرانیا ڕۆمانیا بولغاریا لەسەر دەریای ڕەشن تەنها هەنگاریا کە لەسەر دەریای ڕەش نییە لای چەپی نەمسایە لای ڕاستی ئۆکرانیایە سەرەوە سلۆڤاکیا و خوارۆژ ڕۆمانیا و سربیا توانیتان دەخاڵی تر بەدەست بێنن
و کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی بەیان چ کاتەگۆریەک هەڵدەبژێن؟ وەرزش وەرزش. تەنها بیماوە لە وەرزش کەواتە بی. جامی ڕایدەر پەیوەندی بە کام لەم وەرزشانەوە هەیە؟ ئەی شمشێرەوانی، بی تێنس، سی ئەسپ سواری، دی گۆڵف. سی چرکەتان. دە چرکەتان ماوە زوو وەڵامێکمان بنێ؟ وەڵام سی ئەسپ سواری سی ئەسپ سواری. زانیاریتان هەبوو یا وڵام معلوماتی ئەو بریانە بوو. ئەوەندەی ئەم معلوماتم هەبی تێنس و گۆڵف نییە ئیدی ئەو دوی سەرەوە ئەگەرەوان بوو نەڵێ چی؟ ئەگەرە دیارە شتەکەەوە زیاتر وشەی ڕایدەری بەمانەی شۆفێر و شتێ و هادێتن ینی ڕایدەر. بەڵێ ئاخرە و ڕایدەرە سپێڵەکەی وانە جۆریش ترە. باشە با بزانین ئەسپ سواری وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی بەیان بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە. وەڵامی ڕاست گۆڵف. گۆڵفی پیاوان و تەنها لە ناو وڵاتانی ئەوروپا و ئەمریکا. زانکۆی بەیان نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ بیرکاری. بیرکاری. ئەی یاخود بی؟ ئەی. ئەی ئەگەر یەک لەسەر سێی یەک لەسەر چواری ژمارەیەک بکاتە 15 ئەوە سێ لەسەر دەی ئەو ژمارەیە دەکاتە چەند؟ ئەی 54 بی 63 سی 45 دی 36. سی چرکەتانێ. سی لەسەر دێ سێ بەش دە چرکەتان ماوە. وەڵام وەڵام سی 45. نازانم فریاکەوتن بەو سی چرکەیە هاوکێشەکە حەلکەن؟ کاتەکە زۆر کەمە. کاتەکە کەم بوو. باشە با بزانین سێ هاوکێشەشە ها سێ هاوکێشەشە سێ هاوکێشە یا دوانە؟ سێیانە دوانە دوان و نیوە. باشە با بزانین 45 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان هەڵەیە. وەڵامی ڕاست 54 ڕێک عەکسی 45ەکەیە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی بەیان چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ جوگرافیا. جوگرافیا. لە جوگرافیا تەنها بیماوە کەواتە بی. کام لە وڵاتانە زۆرترین بەرهەمهێنەری کارەبان لە ڕێگەی تۆرباینی باوە؟ ئەی فەرەنسا، بی هۆڵەندا، سی سعودیا، دی کەنەدا. سی چرکەتانەیە. تۆرباینی با
يعني هولندا كانوا سعوديا بنوا وقت كمان دە شرکەتان ماوە هولندا وەڵام هولندا وەڵام بی هۆڵندا بی هۆڵندا باشە ڕێباز خوب بوو ناڵی وەڵامەکە بە عومەرەڵێ خراپەکەی بە من دەکەن ئێستا تۆگەن بە پیاوە خراپەکە بۆچی هۆڵنداتان هەڵبژارد لەبەرەوەی کە ڕەشەوای زۆرە یا چی ناخۆی زیاتر لە سعودیانی ئەکەیت کە نەداژ نییە ئەوەندەی معلوماتم لەسەریبی ئەو با بڵێن ئەو تۆرباینی باە زیاتر لە فەڕەنسا و لە هۆڵندای هەیە و بە دەرەجەیەک هۆڵندا بە دەرەجەی یەک هۆڵندا بڵێ ئەگەر بە دەرەجەی دوو بوو ئەوە دەرەجە لە دەزەدەیت لە هۆڵندا زۆرە بەڵام لە فەرەنسا شاخ زۆرە لە هۆڵندا شاخی لێ نییە وڵاتی نێدەرلاند مەجای فەرەنسا گەورەتریشە لە هۆڵندا کەنەدا گەورەترە لە هەردووچیان باشە با بزانین هۆڵندا وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی بەیان بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست فەرەنسا ڕاستە هۆڵنداش بەرهەمهێنەری وزەی کارەبایە بە تۆربانی با بەڵام فەرەنسا زیاترە نەتانتوانی شەڵا نەتان گۆڕیایە زانکۆی بەیان نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی هەولێری پزیشکی لەو کەتەگۆریانی کە ماون هونەر تەکنۆلۆژیا بیرکاری کامیان هەڵدەبژێرن تەکنەلۆژیا 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 تەنها بیماوە کەواتە بی تایتڵی یاری بەناوبانگی ئەتاری ناسرااو بە پۆبجی کورتکراوەی چییە؟ ئەی Players Unknown Battleground B Person Usual Battleground C Players Usual Big Card D Person Unknown Battle Group C شرکتانه وەڵامی A پلێر ئەناون باتل گراوند پێویستی باو بژارنەکان نەبوو کێ پۆبجی کردووە لە جەماعەت من کردومە و ڤیددیۆکیشم لەسەری دروست کردووە ڕێک بەو ڕستەیە دەست پێەکە پلێرس ئەناون باتل گراوند ئەوە یعنی ئەوەی کە ئەچنە ناو شوێنێکەوە شەڕەکان یاخود یاریزانەکان شوێنەکە نازانن باشە ئەم پۆبجی چیەوە ئەو بەناوبانگ بوو خۆیەوە هۆکاری سەرەکی بەناوبانگبوونی پەبجی شێوازی یاریکردنەکەتی ئەو شێوازە تازەیە کۆمەڵک یاری ئەوها دەرچون هەمویان زۆر بەناوبانگن لەوانە پەبجیە فۆرتنایت هەمووی زۆر بەناوبانگ ئەوە گەنج بووم لە تەمەنی ئێوە نا تۆ زیاتریش یاریەکە بوو وەختی خۆی پێ و ناوقین بێشەوە ماریۆ ماریۆ سفر ماریۆ ئێمە وێوان ناسی دەتبینێن نەنە هەر یارێکی ئەوە کوشتن و بڕینەکە بوو لە کۆمپیوتەرەمان کرد ناوقین بێشەوە مشن نازام چی جوندیەکان پێدەگوت بە کوردی خۆمە میشن ئیمپۆسیبڵ ئەوەی تۆم کروزەوە نا پلیمەیت هەرە ما بڵم خۆم تۆم کروز باشە Players Unknown Battleground زانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خەڵقانتان چل خاڵ زانکۆی بەیان لەو کەتەگۆریانەی کە ماون هونەر بیرکاری کامیان هەڵدەبژێرن هونەر لە هونەر ئەی و بی هەیە کامیان هەڵەبژێرن ئەی لە میوزیکدا کام لەم تەبقە دەنگیانە لە نێوان منداڵان و ئافرەتاندا هاوبەشە ئەی سوپرانۆ
B تینۆر C بیس D ئالتۆ C چرکەدانێ بيس سی بیسە تأكيدي تاکیدنیوە بە سویدی هذه تينور ألتو إسباني والله حضرنا إبراهيم معلوماتت هەیە معلومات ثانية نا بەس بەشی من بیسە دە چرکەتان ماوە وەڵام سي بيس C بیس باشە بیس زان مانای چییە بیس 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 زانیار بيس طبعا بیس خۆی بیس واتە بیس بیسیک بیسی یعنی قاعدە وانە سەرەتا قاعدە سەرەتا بیسی ئەوە ئەوەیە کە لە بنەوەی وانە بیسک لە سەقفەکە نییە تینۆر ئالتۆ سۆپرانۆ ئەو ناوانەتان بیستووە هیچ معنى بيسوا شانس هل بجادوا بۆتان و شانستان بیستان هەڵبژار اشتكى بابا السيارة باشا. كان غريبة صراحة يعني غەریبە بلي بلي بەڵێ باش باشە بابزانی معلومات ما بيس. بيني لسو بابتها باشە بابزانی بیس وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ زانکۆی بەیان زانکۆی بەیان بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست سۆپرانۆ کە هاوبەشە لە نێوان منداڵان و ئافرەتاندا دەنگێکی تیژە بیس گڕە دوای ئەوە دوای بیس لە بنی بنەوە دێک یعنی ئەساسەکەی گڕە دەنگی پیاوان پێیان ئەڵێن باس بیس دوای ئەوە تینۆر دێ ئەویش پیاوانە تینۆر جون ینی جونیەر اینجا ئالتۆیەت کە لە پاش ئالتۆ اینجا سۆپرانۆی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی بەیان زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن هونەر بیرکاری هونەر تەنها بیماوە کەواتە بی لە میوزیکدا وشەی ئیتالی مۆریندۆ بە چ واتایەک دێت ئەی بەردەوامی بی خاوبوونی ڕیتم و کەسبوونی دەنگ سی خێرابوونی ڕیتم دی ڕۆشتن بۆ دەستگای ماینۆر سی چەکەدانە ماینۆر یعنی مێژەر بيدوش معلومات مژدێم بی کرشندوێ او كراشندو بردوامي چیە دە چرکەتان ماوە وەڵام بی خاوبوونی ڕیتم و کەسبوونی دەنگ خاوبوونی ڕیتم و کەسبوونی دەنگ خۆی لە شعرە پێ خاوبوونی ڕیتم و کەسبوونی دەنگ بۆچی خاوبوونی ڕیتم و کەسبوونی دەنگتان هەڵبژار بەردەوامی پێناچی هەوبی بەڕاستی ئاخر پێناچێت نا بۆ ماشەرەکە پێناچێت قەت ئەو دوو وشەیە پێکۆ نەهاتوونە مۆرندۆ هەر ڕگەک لە ناو وشەی مۆرندۆ بەواتای بەردەوامی نایەت خێرابوونی ڕتم جێم لێ بووە کرشندۆ بەس بڕوان ناکەم ئەوە هەوبی بی هەر لەگەر بی باشە با بزانین خاوبوونی ڕیتم و کەسبوونی دەنگ واتە فێتکردن وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستەوە دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 50 خاڵ زانکۆی بەیان لە کەتەگۆریەکان تەنها بیرکاری ماون کەواتە بیرکاری لە بیرکاری
لەویش تەنها بیماوە کەواتە بی ئەمە کۆتا دەخاڵە لە قۆناغی لەم قۆناغی ئێستاماندا. ئەنجامی لێکدانی دوو ژمارە دەکاتە 120 و ئەنجامی کۆکردنەوەی دووجای ژمارەکان دەبێتە 289. ئەنجامی کۆکردنەوەی دوو ژمارەکە دەکاتە چەند؟ ئەی 20 بی 23 سی 162 دی 529 سی چرکەتان دە چرکەتان ماوە زوو وەڵامێکمان دی 529 دی 529 کاتان تۆزێ مابوو بەڵام لەوە چێ دڵنیا بوو بێت نەم جارە دڵنیا بوون بەڵێ باشە بابزانین 500 من وازنم بۆ چۆجا برایانش نازانم بەڵام مەزەندێ من هەر ئەوەندۆنێ باشە عمەر بابزانین 529 وەڵامێکی ڕاستە یاخۆ دەڵێ سانکۆی بەیان بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست 23 نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. خۆشەویستانم قۆناغی کاتەگۆریەکان کۆتایی هات تەنها قۆناغێ ماوە کە ئەویش قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسیە کە بتوانن زانکۆکان گۆڕانکاری بەسەر خاڵەکانیان نابێنن. پێشوی بڕۆینە ئەو قۆناغە ڕوبەڕووبوونەوەی تاکەسی ئەمەوێ خاڵەکانتان بۆ بکرێنمەوە زانکۆی بەیان دەخاڵ. زانکۆی هەولێری پزیشکی 50 خاڵ. بەڕێزان و خۆشەویستان باشکەمیشتر دەچینە قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی لەگەڵمانە بێننەوە کەمێشتر دەینەوەلا. ئێمە کەتەگۆری تەندروستیمان هەڵبژار کەوا تیایا باس لە پرسیارێکەکە کەوا باسی هاوشێوەی ئەو بەکتریانە ئەکەکەوا شێوەی گۆیان هەیە. ئێمە لە وەڵامدا ڤیدیۆمان هەڵبژار بەڵام بەداخ وەڵامەکەمان هەڵەبوو وەڵامی ڕاست کۆکسی بوو. ئێمە کەتەگۆری مێژومان هەڵبژار پرسیارەکە تێیدا ئاماژەی بەوە دەکرد کەوا شوێنەواری کۆنتترین زانکۆی کوردستان کەوا پەیوەندی هەیە لەگەڵ زانکۆی ئەسەر لە شوێنێک و لە سەردەمێکە. ئێمە مەدرسەی خانەقای بیارەمان هەڵبژار لە سەردەمی میرنشینی بابان بەڵام خۆی وەڵامە ڕاستەکە مەدرسەی قوبەهان بوو لە سەردەمی میرنشینی بادینان لە ئامێدی. ئێمە کەتەگۆری ئەدەبیاتمانە بژار کە پرسیارەکە تێیدا باس لەوە دەکەن ڕۆمانی بەیرود کە باس لە نامەتەکانی بەیرود دەکەن بەرهەمی کام نووسەر بوو ئێمە نەجیب مەحفوظمانە بژار بەڵام وەڵامی ڕاستغاندا سەمات بوو. ئێمە کەتەگۆری جوگرافیامان هەڵبژارتە پرسیارەکە ئەو بوو کام لە وڵاتانە ڕێژەی بەرهەمهێنانی کارەبای لە ڕێگەی تۆرباینی باوە زیاترە. خۆی بەداخەوە ئێمە هۆڵندامان هەڵبژار بەڵام وەڵامە ڕاستەکە فەڕەنسا بوو. ئێمە کەتەگۆری زانستمان هەڵبژارد کە پرسیارەکە تیادا دەیوت لە پرۆسی هایدرۆجینێتکردنی زەیتەکاندا کانزایەک بەکاردێ. لە ڕاستیدا وەڵامێکی 100% نەدەزانی بەڵام ئەمن و عەبدولکەریم ڕەئیمان وا بوو کە فۆسفۆرە 150 دەنگەکانمان هینە بەڵام محەممەدی هاوڕێمان پێوا بوو کە نیکلە لە کۆتاییدا وەڵامەکەی ئەو ڕازرد و هەرچەندە فسپۆرمان هەڵبژار بۆ پرسیارەکەمان بە هەڵە ڕۆی و وەڵامی ڕاستیش نیکل بوو. دوایەوە یەکەم پرسیار بە کەتەگۆری تەندروستی دەستمان پێکرد کە بوارەکەی خۆمان بوو و پرسیارەکەش بەم شێوە بوو کام لەم تخمانە لە ئێسکی مرۆڤدانە و وەڵامە ڕاستەکەش هەمومان دڵنیا بوون کە ئۆکسسیژین وەڵامی ڕاستە و خۆشبەختانە وەڵامە ڕاستەکە بوو. لە دووەم جاردا کە کاتێگۆری تەکنەلۆژیامان هەڵبژارد پرسیارەکە لەسەر یاری بەناوبانگی پەبجی بوو. منیش ڤیددیوەکەم پێشتر لەسەر ئەو یاریە دروست کرده بوو و دەمزانی کورتراوەی پەبجی بریتە لە پلێرس ئەنناون باتڵگراوند بۆیە پێشەوەی هەڵبژارنەکان بێن وەڵامەکەمان دەزانی و خۆشبەختانە وەڵامەکەمان ڕاست بوو. کاتێک کە کاتگۆری بیرکاریمان هەڵبژارد پرسیارێکمان بۆ هاتووە کە دەیوت 1 لەسەر 3 1 لەسەر 4 ژمارەیەک بکاتە 15 ئەوە 3 لەسەر 10 ئەو ژمارە دەکاتە چەند. ئەوە بۆ ئێمە 45مان هەڵبژارد
وەکو وەڵام بەڵام 54 ڕاست دەرچوو ئەویش دەگەڕێتەوە بۆ نەبوونی کات. خۆشەویستان دووبارە سڵاو و گەڕاینەوە لاتان هاتینە کۆتا قۆناغ. قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی لە نێوان هەردوو زانکۆی بەیان و زانکۆی هەولێری پزیشکی. پێشەوەی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکانتان بەبیر بێنمەوە. زانکۆی بەیان دەخاڵ. زانکۆی هەولێری پزیشکی 50 خاڵ. قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی ماوە. ئەکرێت هەردوو زانکۆ خاڵەکان گۆڕانکاری بەسەر بێنن خاڵەکانیان زیاد بکەن بۆ هەر دوو قوتابیەک 5 پرسیار هەیە هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە. لە زانکۆی بەیان عومەر بەخێر بێت. لە زانکۆی هەولێری پزیشکی عەبدولکەریم تۆش بەخێر بێت. 5 خاڵ بۆ هەر پرسیارێک 5 پرسیار با پرسیارەکە تەواو بخێنەوە اینجا دەستێن بە بۆتۆن باش نییە؟ ئامادەن؟ پرسیار یەکەم و پرسیارەکە دەڵێت بەرزترین لووتکەی جیهان ئەڤەرێست. زانکۆی هەولێری پزیشکی پرسیارەکەم تەواو نەکرد و فەرموو وەڵام بەرەوە. بەرزیەکەی 3600 مەترە. بەرزیەکەی 3600 مەترە. پرسیارەکە وانە بوو بەرزێک حەقی بەسەر بەرزێکەوە نییە جابا بۆ عومەری بخوێنمەوە ئەڵێ بەرزترین لووتکەی جیهان ئەڤەرست لە کام زنجیرە چیادایە؟ چیاکانی هیمەلایە. چیاکانی هیمالایە. زۆر ڕاستە عومەر توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. دووەم پرسیار و پرسیارەکە دەڵێت لە زانستی بایۆلۆجیدا ATP کورتکراوەی چییە؟ زانکۆی هەولێری پزیشکی. ئەدینۆسین دوانە فۆسفۆ ئەدینۆسین ئەدینۆسین ترای دوانە ATP ئەدینۆسین ثامین فۆسفەیت. هەڵەیە عومەر وەڵامەکە زانی؟ نەخێر. عومەر زانیاری نییە لەسەر ئەو ئەدینۆسینەکەوت ڕاستە بەڵام 3 فۆسفەیت ئەدینۆسین 3 فۆسفەیت نەتانتوانێت 5 خاڵە بەدەست بێنن. سێم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت یەکەمین ئیمپراتۆری میدیەکان کێ بوو؟ زانکۆی هەولێری پزیشکی. کەی خسرە و وەرەزانی یەکەمین ئیمپراتۆری میدیەکان کێ بوو؟ زانیاری نییە عومەر. وەڵامە ڕاستەکە دیاکۆس یاخود دیاکۆ نەتانتوانێت 5 خاڵە بەدەست بێنن. چوارم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت ئەو ترشەی لە ناو باتریەکاندا بەکاردێت ناوی چییە؟ زانکۆی هەولێری پزیشکی. ترشی گۆگردیک. ترشی گۆگردیک. عومەری ژەیزانی بەڵام ئەو خێراتر بوو. لێرە کێشەکە وەیە بێ وەڵامەکە بزانی. اینجا چاوەڕێکەی کە من هەمووی بخێنمەوە اینجا خێراش بیت زۆر سەختەوانە. بەس عەبدولکەریم توانی 5 خاڵی تر بەدەست بێنێ بۆ زانکۆکەی کۆتا پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت پێش ساڵی 1952 زاینی کام مانگی سەرەتای ساڵ بوو؟ پێش ساڵی 1952 زاینی کام مانگی سەرەتای ساڵ بوو؟ زانکۆی هەولێری کانونی یەکەم هەڵێ عومەر. مانگی ئایار. بەداخۆ وەڵامی هەردووکتان هەڵە بوو. وەڵامە ڕاستەکە مانگی ئادار مارس واتە مانگی 3
نەتوانێت پێش خاڵە بەدەستبێنن زۆر سپاس هێرتانەکەم بەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان. لە زانکۆی بەیان ڕێباز. ڕێباز بەخێربێیت. لە زانکۆی هەولێری پزیشکی مەڕوان. مەڕوان خۆش بەخێربێیت بە هەمان شێوە 5 پرسیار هەر پرسیارە 5 قاڵی لەسەرە و بووین باقەکانیشتان جوانەوە من بووین واقم لەبەست و با دەست پێ بکەین ها. پرسیاری یەکەم دەڵێت ناوی خێزانی کارکتەری کارتۆنی شرێک چی بوو؟ زانکۆی هەولێری پزیشکی. فیۆنا. فیۆنا. زۆر ڕاستە پرنسس فیۆنا. لە پڕا سەوزە بوو لە پڕا احتیادیە بووە. توانیت پێش خاڵ بەدەستبێنی مەڕوان بۆ زانکۆکە. دووەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت یەکەم وشەی دابەزیوی قورئانی پیرۆز چییە؟ زانکۆی هەولێری پزیشکی. اقرأ. اقرأ. اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من العلق. زۆر ڕاستە مەڕوان توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. ئەوە دڵنیام ڕێبازی ژێزانی بەڵام ئەو خێراتر بوو. سێم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت دوای کالیسیۆم کام کانزا بە زۆرترین ڕێژە لە لەشی مرۆڤدا هەیە؟ زانکۆی هەولێری پزیشکی. کاربۆن. کاربۆن. هەڵێ ڕێباز دوای کالیسیۆم کام کانزا بە زۆرترین ڕێژە لە لەشی مرۆڤدا هەیە؟ ئۆکسجین. ئۆکسجین. ئۆکسجین کانزانی. هەڵەیە وەڵامە ڕاستەکە فۆسفۆر. بیدایەت باسی باڵانسەکەم کرد. باڵانسەکەی ها باسی کرد خۆت. 2 دقە لەمە بێژ بوو. نەتانتوانی ئەو پێنج خاڵە بەدەستبێنن. چوارم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت پڕبارانترین کیشوەری جیهان کامەیە؟ زانکۆی هەولێری پزیشکی. ئەمریکای سەرو ئەمریکای خوارو. ئەمریکای خوارو. زۆر ڕاستە مەڕوان توانی 5 خاڵی تر بەدەستبێنی خەریب بڵی سەروە باش دوای دابەزیت. بەڕازیل و ئەمەزۆنم بە فکرهاتەوە هاتمە خۆی لە سەرەوە نییە. پێنجەم پرسیار کۆتا پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت کۆنترین دراوی جیهان کە تا ئێستا کاری پێ دەکرێت چییە؟ کۆنترین دراوی جیهان کە تا ئێستا کاری پێ دەکرێت چییە؟ زانکۆی هەولێری پزیشکی. فرانک. فرانک. هەڵێ ڕێباز. دۆلار. دۆلار. یەکەم جار سینیش نییە. یەکەم کاغەزی دراوی کاغەز سین بەرهەمی هێنە. کاغەز نییە باسی کاغەزم کردووە. ئەڵێم کۆنترین دراوی جیهان کە تا ئێستا کاری پێ دەکرێت چییە؟ تۆ فرانکی شوت فرانکی فەڕەنسی هەیە سویسری هەیە بەڵام فرانک نییە و دۆلاریش لە چاوانی تا دوێنەیە ئەمریکا نوێیە. وەڵامە ڕاستەکە پاوەندی بەریتانی. زۆر سوپاسدانەکەین ئەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان. لە زانکۆی بەیان سیداد. سیداد بەخێربەی. لە زانکۆی هەولێری پزیشکی محەممەد. سیداد بەخێربەی تۆش 5 پرسیار هەر پرسیاری 5 خاڵی لەسرە. پرسیاری یەکەم دەڵێت ڕووەکی سپێناخ دەوڵەمەندە بە چ کانزایەک؟ ڕۆکی سپێناخ دەوڵەمەندە بە چ کانزایەک؟ زانکۆی بەیان. ئاسن. ئاسن. زۆر ڕاستە سیداد دڵنیاش دەبووی ئاسن. ئاسن ئاسن دەچوو. توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. دووەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت ناوی ڕاستەقینەی یاریزانی بەناوبانگی بۆکسینی جیهانی محەممەد عەلی کلای چییە؟ زانکۆی بەیان. محەممەد حسێن. ناوی ڕاستەقینەی عەلی حسێن. ناوی ڕاستەقینەی محەممەد عەلی
هەڵەیە محەممەد دەزانی نەخێر ناوچێز نەبیە محەممەد شتیوانە ناوی چێژ نەبیە محەممەد شتیوانە بەس محەممەد نازانێت وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست کاسیۆس کلای پێشوەی کە ناوەکەی خۆی گۆڕێ ببێ بە موسڵمان ناوەکەی کاسیۆس کلای بووە نەتانتوانێ و پێشخاڵە بە دەست بێن سێم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت ناوی ڕاستەقینەی سمکۆی شکاک چی بوو؟ ناوی ڕاستەقینەی سمکۆی شکاک چی بوو؟ کاتان تەواو بۆیش هەمان شت ناوی ڕاستەقینە بووە ناوی ڕاستەقینەی سمکۆی شکاک ئیسماعیل ئاغای کوڕی محەممەد پاشای شکاک نەتانتوانی ئەو پێشخاڵە بەدەست بێن محەممەد بۆت لەبەرکرا نخێر ناوچی زۆر زەحمەت ئەو زانی لە دوو تا بووە لە زمانم بوو هەر بوو تا ئیسماعیل لاغا ئیسماعیل ئیسماعیل ئاغای کوڕی محەممەد پاشای شکاک نەتانتوانی ئەو پێشخاڵە بەدەست بێنن چوارم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت شوێنی هەبوونی ئەلکترۆنەکان لە ناو گەردیلەدا چی پێدەگوترێت؟ شوێنی هەبوونی ئەلکترۆنەکان لە ناو گەردیلەدا چی پێدەگوترێت؟ گەردیلە بە ئینگلیزیە گەردیلە بە ئینگلیزی ئەتۆم زانکۆی هەولێری پزیشکی ئەلکترۆنیک کلاود دەوروبەری ئەتۆم ئەلکترۆنیک کلاود هەڵەیە سیدا دەزانی؟ سیدادی زانیاری نییە شوێنی هەبوونی ئەلکترۆنەکان لە ناو گەردیلەدا چی پێدەگوترێت؟ وەڵامە ڕاستەکە ئۆربیتاڵ بیرگەوتۆ؟ نەتانتوانی و پێشخاڵە بەدەست بێنن پێنجەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت کام هەسارە لە کۆمەڵەی خۆردا درێژترین ماوەی ڕۆژی هەیە؟ کام هەسارە لە کۆمەڵەی خۆردا زانکۆی بەیان؟ پلۆتۆ هەڵەیە محەممەد زانیاری وەیە؟ گەورەترینیان موشتەری هەڵەیە پرسیارەکەڵێ کام هەسارە لە کۆمەڵی خۆردا درێژترین ماوەی ڕۆژی هەیە واتە ڕۆژەکەی درێژە وەکوها هاوی نای لای خۆمان ڕۆژ درێژە وەڵامە ڕاستەکە ڤینۆس یاخود زوهرە کە ڕۆژەکەی پێک دێت لە 243 ڕۆژی ئێمە نەتانتوانی ئەو پێشخاڵە بەدەست بێنن زۆر زۆر سپاسی ئەوەکەم چنەوە شوێنەکانی خۆتان کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی بەیان زانیار زانیار بەخێربێی زانکۆی هەولێری پزیشکی هەژار هەژار تۆش بەخێربێی کۆتا پێنج پرسیار ئێوەش کۆتا دوو بەشدار بوون پرسیارێکم بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت ئەو ئامێرەی کە بەکار دێت بۆ پێوانی قوڵی زەریاکان چی پێدەگوترێت؟ ئەو ئامێرەی کە بەکار دێت بۆ پێوانی قوڵی زەریاکان چی پێدەگوترێت؟ زانکۆی هەولێری پزیشکی دێپثۆمەیتەر هەڵەیە زانیارە زانی؟ زانیار نازانێت وەڵامە ڕاستەکە فاتۆمەیتەر نەتانتوانێت پێشخاڵە بەدەست بێنن دوم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت کام توخم نزمترین پلەی گەرمی کوڵانی هەیە؟ کام توخم نزمترین پلەی گەرمی کوڵانی هەیە؟ زانکۆی هەولێری پزیشکی هایدرۆجین هەڵەیە زانیاری هەیە؟ زەرنیخ هەڵەیە کەستانە نازانی وەڵامە ڕاستەکە هیلیۆم
نەتانتوانی و پێنج خاڵە بەدەست بێنن. سێم پرسیار بۆی و پرسیارەکە دەڵێت پێوەری pH بۆ ئاوی خاوێن چەندە؟ زانکۆی هەولێری پزیشکی حوت. زۆر ڕاستە هەژار توانیت پێنج خاڵ بەدەست بێنی بۆ زانکۆکات. چوارەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت لەسەر گۆی زەوی لە چ شوێنێک چەقەهێز نییە؟ زانکۆی هەولێری پزیشکی جەمسەری باکووری زەوی جەمسەری باکووری زەوی. زۆر ڕاستە هەژار لە جەمسەرەکان چەقەهێز نییە و توانی پێنج خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکات. پێنجەم پرسیار بۆ ئێوە کۆتا پرسیار وە پرسیارەکە دەڵێت یەکەی بار بۆ پێوانی کام بڕی فیزیکی بەکاردێت؟ یەکەی بار بۆ پێوانی کام بڕی فیزیکی بەکاردێت؟ زانکۆی هەولێری پزیشکی بەستان. زۆر ڕاستە هەژار توانی پێنج خاڵی تریش بەدەستبێنی. زۆر سوپاسان ئەەکەین. چنەوە شوێنەکانی خۆتان. خۆشەویستانم پێشبڕکێکەکەی نێوان زانکۆی بەیان و زانکۆی هەولێری پزیشکی کۆتایی هات. ئێستا کاتیەوەی خاڵەکانتان بۆ بخێنمەوە. زانکۆی بەیان 20 خاڵ، زانکۆی هەولێری پزیشکی 85 خاڵ. زانکۆی بەیان بەداخەوە بەجێمان دەێڵن. من زۆر سوپاسی ئێوە ئەکەم ماندوم کردن و پێم خۆش بکەیەوە بەشدار بوون لەگەڵ ئێمە. هیوادارین سەرکەوتوو بن لە ژیانتانە، سەرکەوتوو بن لە خوێندنەکەتانە و ساڵی داهاتووی ئینشاڵڵاتان بینینەوە. زۆر سوپاسانەکەم. چاپڵەیەک بۆ زانکۆی بەیان. و پیرۆزبایی لە زانکۆی هەولێری پزیشکی دەکەم و پێم خۆشەکە سەرکەوتن بۆ قۆناغی داهاتوو. لە قۆناغی داهاتوو پرسیارەکان سەخترە بن، ململانێکە تونتر دەبێ. خۆتان ئامادەکەن و دەتانبینینەوە لەوێ. بەڕێزان و خۆشەویستان، زۆر سوپاسی ئێوەشەکەین کە تا ئێستا لەگەڵمانە بوون. تا بەنامەیەکی تر بخواتان ئەسپێرم. خواتان بەستش زۆر خۆشمان هەیە بەڕاستی. دوای توانیمان لەو قۆناغش بە هەمان شێوەی قۆناغی یەکەم سەرکەوتن بەدەست بێن و بڕۆینە قۆناغی سێم و ئینشاڵڵا لە قۆناغی داهاتوو زیاتر زانیاری کۆ دەکەینەوە و ئامانزێکمان هەیە. بۆ ئامانزێک دەستمان پێکردووە کە بگەینە یاری کۆتایی و نازناوەکەش بەدەست بێنین بۆ ئینشاڵڵا لە بۆ هەمان ئامانزکار دەکەین هەتا نازناوەکەی بەدەست دێنین. ڕاستی هەستش خۆشەوە قۆناغشمان بڕی و گەیشتنە قۆناغی سێم و لەسەرمانە محلوماتی زیاتر خڕکەینەوە. ئەو زانیارانێک کە پێشتری وەرمانگرتی ئەپدەیتی بکەینەوە و لەگەڵەوەش ئیسفادە لە هەڵەکانمان بکەین، بەڵکو لە قۆناغی سێم ئەوەڵانە دووبارە نەکەینەوە و بە محلوماتی نوێ بێنەوە بەرنامەکە ئینشاڵڵا دەگەینە فاینەڵ و نەتیجەکە دەبینەوە. لە کۆتاییشدا بەڕاستی هەستێکی زۆر خۆشمان هەبوو کە لە بەرنامەکە بووینە براوە و ئینشاڵڵا بۆ قۆناغی داهاتوو دەتوانین بە باشترین شێوە خۆمان ئامادە بکەین و زانیاری زیاتر کۆ بکەینەوە بۆ ئەوەی لە فاینەڵی بەرنامە دووبارە ببینە براوە. بەدڵنیاییەوە دوای ئەو هەموو ماندووبوونە سەرکەوتنەکەمان چێژەکەی وەسف ناکرێت و ئەو ڕێچکەی کە گرتومانە بەر بۆ سەرکەوتن لەو دوو قۆناغی ڕابردوو پێدەچی ڕێچکەیەشی ڕاست و دروستبی. بۆیە ئێمەش بەردەوام دەبین و ڕناوەستین تا فاینەڵ. بێگومان هەستێکی خۆشم هەیە کە دوای ئەوەی بەشداربوانی تیمەکەم توانیان ئەنجامێکی باش بەدەست بێنن سەرکەون بۆ قۆناغی سێم. ئەمەش دوای ئەوە هات کە لە دوای قۆناغی یەکەم زانیارێکی باش کۆ بکەنەوە و ئەنجامێکی باش بەدەست بێنن و هەوڵ دەدەین کە بۆ قۆناغی داهاتوو بتوانین زانیاری زیاتر کۆ بکەنەوە بۆ ئەوی ئەنجامێکی باشتر بەدەست بێنن. بەداخەوە لەم قۆناغەدا ئێمە سەر نەکەوتین، بەڵام ئەوە مانایوانە هەموو شتێک کۆتایی پێهات، بەڵکو لێرەدا ئێمە فێری کۆمەڵێک زانست و زانیاری بووین و لێرەدا دەستخۆشی خۆمان لە تەواوی مامۆستا بەڕێزەکانی زانکۆی بەیان دەکەین و لە سەرۆکاتی زانکۆی بەیان دەکەین کەەوە ئەو سیقیان پێداین، ئەو متمانیان پێداین وەکو نوێنەری زانکۆی بەیان تێدا بەشدار بین و لێرەوە دەستخۆشی خۆشمان لە ئەو برا بەڕێزانە ئەەکەین لە زانکۆی هەولێری پزیشکی کەوا سەرکەوتوو بوون هیوادارین کەوا موفقن لە داهاتوودا. هەمیشە دۆڕان هەستێکی ناخۆشە بەسیدی دەبی قبوڵی هەموو شتێک بکەیت بەداخەوە کە دۆڕین. پیرۆزبایش لە گروپی سەرکەوتوو دەکەم و دەستخۆشی لە هاوڕەکانم دەکەم. پرۆگرامەکە بە گشتی سوودێکی زۆری پێگەاندین لە ڕووی زانستیەوە. لە ڕاستیدا هیچ هەستێت لە هەستی دۆڕان ناخۆشتر نییە، بەڵام ئێمە بە خۆمان ناڵێن کە دۆڕاوین. As Nelson Mandela says, I never lose, I just succeed or learn. واتە هیچ کاتێک نادۆڕێم، یاخود فێر دەبم و یاخود سەر دەکەم و ئێمە فێر بووین و فێری زۆر ئینفۆرمێشن بووین. لە کۆتاییشدا دەستخۆشی لە یەکەیەکەی ستافە جوانەکەی ئەو بەرنامەیە دەکەم
و زۆر سوپاسی زانکۆی خۆشمان دەکەم زانکۆی بەیانکەوا متمانەی بە ئێمە بەخشی و پێین و بەشداری بەرنامەکە بکەین و وجودی خۆمان بسەلمێنی لە بەرنامەکەدا. زۆر بەداخەوەکەوە نەمانتوانی لەم قۆناغە سەرکەوتن بەدەست بینین بەڵام سەر نەکەوتنمانمانە ئەوە نییە کەوا دەستبەرداری هیوایەکانی ژیان بین، واروەها پیرۆزبایی لە زانکۆی پزیشکی هەولێر دەکەین بەهۆی سەرکەوتنیان.